سلاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینێرانی عزیزی شارپرس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سنووری بازنەی سێ لە پارێزگای هەڵەبجە لە نێو قوتابخانەی بورهانی حاج محەممەد لەگەڵتانین دیارە شارپرس وەک میدیایەکی متمانە پێکراو سات بە ساتی پرۆسەی دەنگدانی پرۆسی دەنگدانی بۆ ئەمڕۆ بۆ ئێوەی گواستەوە ئەمە لە کاتێکدایەکە لە کاتژمێر 6 بنکەکانی دەنگدان کۆتایی دەرگای بنکەکانی دەنگدان بەڕووی هاوڵاتیاندا داخرا ئەوە لە ئێستاداکە لە کاتژمێر 56 خولەکە ئێمە کۆتا ئەنجامە بەرایەکانتان بۆ ڕادەکەیانی کە لە سنووری باسنەی سێ بەم شێوازەیە چرۆ حەمەش شەریف 14475 دەنگی بەدەستێناوە هەروەها ئەحمەدی حاجی ڕەشید 10161 دەنگی بەدەستێناوە موسەنا ئەمین 14359 دەنگی بەدەستێناوە ئاریان عەزیز 11507 دەنگی بەدەستێناوە ئەشواق جاف 10161 دەنگی بەدەستێناوە بەپێی ئەنجامەکانی کۆمسیۆن بێت کە ئەم شەو ڕاگەاندوو کۆتا ئەنجامی سنووری باسنەی سێ بەم شێوازەیە